چپکم وقتی مدیم رشا دیلو دیلی من هر دم بی کلا دیلو جرک نبویا گشا من بهستی تو نقشا دیلو چپکم وقتی مدیم رشا دیلو دل من هر دم بی کلا دیلو جرک نبویا گشا دلالا من تو پرتشی دلا درد خوش کسی نبجی دلا بندی تمام وز حالیا دلا درد خوش کسی نبجی دلالا من تو پرتشی دلا درد خوش کسی نبجی دلا بندی تمام وز حالیا دلا دردی خوش کسی نبجی دەست خۆش خات و پەرێشان بەڕاستی ئافرم هەتوان بڵێ ئەمە یەکەمین خاتوونە کە لە ستودیۆ ئەستێران بە ئیستعدادێکی 100% پێرفێکت بێتە ناو بەرنامەی ستودیۆ ئەستێرانەوە و دەنگێکی زۆر خۆش ئیقاعەکەی زۆر مەزبوط ئیحساسی زۆر جوان تەکنیکێکی زۆر جوانی کرد وام هەست کرد ینی کەسێکە کە زۆر شارەزا و وەکو هونەرمەندێک توانێت گۆرانێکە بڵێ و حرەکاتی جوانیشت لەگەڵە کرد ئافرم سەرکەوتوو بیت. بەڵێ من دەستخۆشی لێ یەکەم بەڕاستی ئێمە وتمان تا ئەمسری ئافرە زیاتر بێ لە گۆرانی کوردی باشترە بەڵام ئێمە وەکو پلە فەرق ناکەن نێوان ئافرەت و ئەگە کوڕ بێ پیا و ئیقاکە زۆر باش بوو اختیاری گۆرانێکە زۆر باش بوو ئەو تۆنێکە بۆ دەنجی خۆت دانابوو هەندێک جار ڕاستە تۆنەکان نەگەیشتە شوێنی خۆی بزەبێت بەڵام وەستانیش لەسەر شانۆ زۆر بە شێوکی سەرکەوتو بوو هیوادارم سەرکەوتوبی لە دوا ڕۆژ زۆر سپاس. ساعتاتە خۆش پەریشان بڕاستی لە سزێتە گەلێکی پاقش و پاکە مەقام تە باش دەدای دەنگێتە زۆر خورتە ینی خورتە ئەو دەرەجێک پێویست ناکە خورت بکی ینی نەرمتر جارێکی دی نەرمتر بێژە یان بخۆ دەنگێکی خورتی باشە ملاحظە کرد جار جار تش مەقام دەردکەتی بەسەر لێت ئیقاع لێت زیڤری یعنی وەک شەڵی محتەرفە بڕاستی ینی ئەو دلۆ جارێ درەنگت کرد و دیسا لێت زیڤری تشتێکی باش ینی وەرە شەکلێک مۆسەیتر تەوات کرد نەکو شاش دەبوو ئافرم خاتەتە خۆش. دکتۆرە جەنابەت چێڵێ بۆی خاتوونێک والله من زۆر تەشجیعەکەم ئەوەلەن دەنگەکەی حەزینە یعنی طبقەکی زۆر جوانە بەخۆی یعنی زانیتی چۆن گۆرانی بڵێ تەسیرەکە کە شخصێکی باشە یعنی سەیطرەی کردیە لە هەموو تشت لە مەکرۆفۆن لە خۆی حرەکاتەکەی کە ئافرەتە و دەکایە کە کە تماشەیکە یعنی بە خۆت وەدەکرد لە تەلەڤیزیۆن بڵێ وەرن تماشەم کرد نەبڕۆن یعنی سەیطرەت کرد بوو کە ژی ئافرەت و هەموو شتێکت لەسەرەوە تابنە هەموو جوانین زۆر پێم خۆشە ئەڤرکەکە چەگەل باژێرە دۆ کرد هەولێر ئامادە بیت و ئەس دەستخۆشی بوو کەسێکم تەژیعاتە کردی تۆ بێ هەولێرێ بەشداریە پرۆگرامی دا بکەی سەبارەت ئامادەبوونەتە زۆر زۆر باش بوو سەبارەت ڕیتم تەشیا بەردەوامی بدە تا دیمایەکی سەر ڕیتمێ دانەچی سەبارەت دیارکردنا پەیوان
زۆر باش بوو دەستخۆشی دەکەم وەکی دکتۆر محەممەد زازا گوتین هەندێک جا توش تۆنێ دەرکەوتنی بەس دیسات زۆریەوە سەبارەت دەنگێتە زۆری باشە دەستخۆشێتەکەی ویدان و سەرکەفتی بین